بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. باسی ئەومان کرد لە خزمەتی جەنابتانە شێوازی زەویەکەی مەحشەر چۆنە، خوای پەروەردگار چۆن کۆمانەکاتەوە بۆ ساحەی مەحشەر. ئەمڕۆ بە پشتیوانی پەروەردگار باس لەوە دەکەین ناڕەحەتەکانی مەحشەر. کاتێک هەمومانەکەوین ئەو ساحەی مەحشەرە، هەندێک ناڕەحەتی هەیە هەمومان بەیەکەوە دەگرێتەوە، بەڵام لە هەموو کات و ساتێکدا ئیماندار فەرقی هەیە لەگەڵ کەسێکی کافر، تاوانبار فەرقی هەیە لەگەڵ کەسێکی بێتاوان لە هەموو کات و حاڵەتەکانی ڕۆژی دوایی لە قیامەتدا. یەکێ لەوانە ناڕەحەتەکان ئەوەیە کە ئەم خۆرەی ئێستا کە ئەیبینی کە چەنێ دوورە لێمان، لە ڕۆژی قیامەتە میلێک یان 2 میل دوورە لێمان. لە حەدیثە هاتووە، لە حەدیثێکدا دەڵێ میلێک، لە حەدیثێکدا دەڵێ میلێک هەتا 2 میل. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام: حتى تكون منهم كمقدار الميل تدون الشمس يوم القيامة من الخلق. سليمي بن عامر ده فرمي الرواياتي حديثي كردوه خوي أفرمي نازنم پیغمبری خوا صلى الله عليه وسلم كاتي وتي ميلك خور لمروفكان دورا، يعني ميلك تقريبا وەک سەقفی مزگەوتەکەی، ئەوەنە خۆر لە مرۆڤەکان و دوورە. بەس ئەو ئەڵێت کە ڕیوایەتی حەدیثەکەی کردووە، هەر خۆی ئەڵێ نازام میلەکە مەبەستی ئەوەیە میلی زەویە کە زەویە لە خۆر دوورە، یعنی میلی لە نێوانی زەوی خۆرە، یان میلی چاوە، چاو بۆ خۆرە، یعنی میلەکە ها لەو دوانایەکیانە یەکلا نەکراوەتەوە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام هێز و باسی گەرمی ئەو خۆرە ئەکا کە کاتێ نێزگە بێتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ئەم خۆرە لەگەڵ ئەو خۆرەدا هێز و توانای 10 ئەوەندەی پێدرێ. 10 ئەوەندە. ئێستا خۆرەکە چەندە گەرمە لە هاوینە؟ 10 ئەوەنە خاتە سەری خوای پەروەردگار ئەو خۆرە، تیژترە بێ کە نێزک شەبێتەوە بە ئەندازەی میلە. ئێستا ئەو میلە خۆرە چەندێ دوورە لە ئێمەوە؟ کێزانێ؟ ئەوەی بەڵێ 72 میل دوورە، یعنی مسقالە زەڕێک بێتە پێشەوە. ئێستا دنیا ئەستێ، خوا دایناوە ئەو خۆرە هەنگاوێک بێتە پێشەوە، دنیا ئەستێ، تەحەمل ناکە ئەم دنیایە. خوای پەروەردگار وا دایناوە یەک هەنگاو بچێتە دواوە دنیا تێکەچێ. بەڵام تر لە قیامەتە خوای گەورە ئەمە دێنێتە میلێک، ئەبێ بەشەر چەندێک گەرمای بێ و چەندێک حاڵەتەکە حاڵەتێکی چەندێک چۆن بێ، مەگە خوای پەروەردگار خۆی بزانێ. ئەڵێ 10 ئەوەندەی خۆری دنیا خوای پەروەردگار جەلە جەلالوهو چیەکە؟ تیژ ئەبێ و نێزگە بێتەوە لە مرۆڤەکان. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام کاتێ خۆرەکە نێزگە بێتەوە، میلێک نێزگە بێتەوە، ئەوەنە تیژ ئەبێ مرۆڤەکان. ئەو ساحەی کاتێ ڕائەوەستین، ساحەی بڵێن مەحشەرە، لمە لم وەک نەوعی لمێکە، یعنی زەویەکی تەخت نییە، بتەو نییە، قایم نییە. پێغەمبەری خوا فەرمی فتەکون الناس على قدر أعمالهم في العرق. مرۆڤەکان عەرەقەکەن بە ئەندازەی کردەوەکانیان. ئەو خۆرە کە لێتەدا لە ساحەی مەحشەر عەرەقەکەن بە ئەندازەی چی؟ کردەوەکان. فمنهم من يكون على كعبه، واتە هەندێکمانەیە هەتا ئەژنۆی تێ ئەژنۆ کەعب. هەندێکمانەیە فەرمێ ڕوکبە کەمێ تێتە بانتر، هەندێکمانەیە هەتا لای قوڕگی تێ، هەندێکمان چیە تێت هەتا لە ناو عەرەقی خۆیان غەرقە بێ بە گوێرەی ئەعمالی خۆتە. یعنی چەند نەوعێکە. بۆیە پێغەمبەری خوا لێرە باسی کردووە، یعنی هەر کەسێ بە ئەندازەی کردار و کاری خۆیەتی کە ئەمە ئەکا. 8 مانە هەتا نصف ساقە، 8 مانە هەتا شانێتی، 8 مانە هەتا
دایلوتێتی وەشمانە دایە پۆشێ وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئەو ڕۆژە چونکە سەختە ئیمانداران کەس فریای کەس ناکەوێت کەس فریای کەس ناکەوێت یەکێ لەوانە پێغەمبەرانن خۆشەویستانی خوا لەو ڕۆژەدا هاوارەکەن نەفسی نەفسی کاتێک ساحەدا ئەندرێ و خەڵک کۆ دەکرێتەوە جەهەنەم دێ حەفتا قفڵی پێوەیەوە هەر قفڵێکی 7,000 مەلایکە ڕایەکێشێ خۆی تاوەدا دەگیانی ئەم خەڵکە کە جەهەنەم ئەو مەلایکانەش کە ڕایەکێشن مەلایکەی سادە نین بینی گوێچکەی لەگەڵ ملیدا 7,000 ساڵ ڕێ 7 ساڵ هەر مەلایکەیەک ئەبێ جەهەنەم خۆی چی بێ ئەوە دێنن لە ساحەی مەحشەر جەهەنەم داهانە ئیتر ئەو خەڵکە کۆکەنەوە دوای خوای متعال جل جلاله نازڵ ئەبێ و دابەزێ مەلایکان دێن ئاسمان نامێنێ مەشهەدەکان ئاوە ئەوەنە سەختە چونکە خوای پەروەردگار فەرمێ یەومە یەفر المەرء من ئەخیه وأمه وأبيه برا لە برا ڕاکە باوک و دایک ڕاکە لە یەکتر لە کوڕەکەی وصاحبته وبنيه رفيق ودوست وأحباب لە یەکتری ڕاکە لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه هەمووی ئیماندارە یانە فەرمێ يبصرونهم يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببني وصاحبته وأخيه وفصيلته التي تؤويه هموي أدا بزوي نجاتي به لو رجدا مجرم عليه دوست وأحباب مخوايا بس لبيناي بس من وين نجاتهم دي أمانة برا وفصيلتي التي أوي هي كسكارم 10 بن مالم بس من رزقارم به ومن في الأرض جميعا ثم ينجي خوايا سرزوي هموي بس من نجاتهم به وقتارم به كلا إنها لظى خواي پروردگار جوابت نه هر کسی امرو کس ناخرێتە شوێنی کەس هەر کەسێ بەکردار و بەکردەوەی خۆی ئەبێ لەو ڕۆژەدا ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەومان پێ ئەڵێ زەوی لە ڕۆژی قیامەتە کە ڕادێکێشرێ کە دێنە ساحەی مەحشەر و ئادەمیەکان لەو ڕۆژەدا هەرچیان کە بێ بکرێ ئەوەیە کە دەمچاویان ئەبڵەقە بێ وەک ئەوەی شتێکی سەرسامە چونکە ئەوانەی بە تایبەتی مجرم و کافرن لە دنیادا زۆر باسییان نەکردبووی بڕوای ناکرد ئێستا بە هەردوو چاوی خۆی ئەیبینی ئەوەی کە باس کراوە هەمووی بۆ حەقیقەت هەمووی بۆ ئەوەی کە چاو ئەیبینێ و خەیاڵ نییە ئەفسانە نییە ڕاستە تەواوگەیە حەقیقەت ئەو ئەرزەی کەوا کە لەسەری حەشری لێ ئەکرێت ئەرزێکی زۆر سپیە لە شیرتر سپیتر هەبێ لە دنیا لەوە سپیترە بانگە بکە لەی سەرجاڕێ بدە لەو سەر دنیا هەمووی دەبیسێ بانگە بکرێ هەمووی کۆ دەبێتەوە خۆی پەروەردگار ئاوا دروستی کردو هەمووی لەو ڕۆژەدا چاوی لەوەیە و چاوشیان هەموویان لەو ڕۆژەدا ئەبڵەقە یەومە یەقوم الناس لرب العالمین ئەو کاتە خەڵک هەمووی دەرەچن لە قەبر و ئەچن بەرەو ساحەی مەحشەر فكيف بكم إذا جمعكم الله كما يجمع النبل في الكنانة يوم يقوم الناس لرب العالمين شون كو أبينو إيمان داران برسياريان كل پیغمبری خوا صلى الله عليه وسلم أي پیغمبری خوا شون كو دبينوا پیغمبری خواش فرموي كو أبنوا وكشي وكتير هي تير هموي دانا دانا كيتنا وكوانكي مرۆڤەکان ئاوا هەموویان کۆ بنەوە مرۆڤەکان تاکتاکەکان تیرەکانن کەوانەکەش هەموو مرۆڤە ناو کەوانەکەش ئەو ئەرزەیە کە خوا دایناوە پێغەمبەری خوا ئاوا تەشبیهی کردووە و دوای ئەوە چییە بێ 50,000 سنة ثم لا ينظر إليكم 50 ساڵ خوای گەورە تەماشای ئەو خەڵکە ناکە يعني لساحي محشرة أبينو بو حالته بو حالة قرماية كهموي لناو عرقي خويا چي أبي لناو عرقي خويا أبليتوا أزيتا خورد نيزقا بويا تردوايا وخلق جاني خوي خومان ألين جارس أبي وايلي دي بنايا برن بوشتك بوي درفتيان هبي ونجاتيان هبي لويكا ديتا رقايا
أفرمي في يوم كان مقداره 50,000 سنة لو روجدا بأندازي 50,000 صال خواي قوري جل جلاله وايلي ديت كلناو عرقي خوانا 50,000 صال أمانا أبلينوا وأمينوا إتر 50,000 صال آية 50 خوايا جل جلاله يان 50 إيميا بلام أو 50 جاوزة چوكا لتفسيري ترى هاتوا كوتراوة أو 50 جاوزة صالكي وك صالي دنيا نية. أعوذ بالله من ضيق المقام يوم القيامة. پیغمبر إخوان دم دعائي كردو زورجار صلى الله عليه وسلم يكي لسنة كان خدايا بنام بيدقرم لنا رحته كان لجيت أجيغا تسك كان وستاني روجي دعائي زورجا أم دعائي كردو پیغمبر إخوان صلى الله عليه وسلم لدعائي وإيمان داران نزده باش يجمع الله الأولين والآخرين خواي قورا مخلوقات لبداية حتى نهاية همي كوكاته وجل جلاله لميقات يوم معلوم قياما 40 سنة وتخواي پروردگار دروس كراوكان لبيش لبداية حتى نهاية همي كودكاته للروجي كي دياري كراو بونو منا كتشل صال أمانة چي بيت شاوان أبلق به وچاو دبرن برو عسمان چاوري دكن چاوري چار نسيانك وهتا دواي أو مشهدا وانيا شون چاوري كين مرو فكان چان أبلق به وتماشا عسمانكن بوي نيقايا لعسمانو به وحي لعسمانو به أمر بدأ يتر حساب كتاب دس بي أكاد وياما مروفا كان لو حالتا أمين نوا وملايكة كانش شاوري أكن تبعنا تاشار نوسي خلق كدياري أكريلو كاتدا خواي پروردگار جل جلاله لسيبري عرشي خوي جل جلاله لايقة بخوي ولله المثل على ديت أخواروا وملايكة كانش دين ودوايا وأسمان كأبيشريتوا ولدواي أو أمردن جار أدرن وأشرقت الأرض بنور ربها خواي پروردگار فرمي وجاء ربك والملك صفا صفا بول ملائكة كان دين خواي پروردگار يتربو صاحي محشر بو أوي كتيبه حساب كتاب دس بيبكا بلان بيش أوي حساب كتاب بكريت ودسش بيه بكريت هربوا خواي پروردگار جل جلاله خوي حساب كتاب دس بيناك ثم ينزل إلى السماء الدنيا فينادي لمن الملك اليوم ديتا أسمانو جار أدا خواي پروردگار جل جلاله بانك دكاله وخلقه بل للرقاي ملائكة كان وچونك أرز كسيتيانا و 50 سال أو أرزت شول دبيان 40 سال كهات ولا حديث دا كسني جوابي خواب داتوا أوي كملك لينكيه استا أم دنيا هينكيه كسني خواي پروردگار خوي جوابي خوي أداتوا كواتا إيمان داران أو روجاني قيامتها موي سخته بلان مقربو إيمان داران خواهي قو رحمة ليبكاو خبدانا بوشي جاوازة حالتا كان جاوازة أچين السري دواي أمانة إن شاء الله حالتي إيمان دار چونا حالتي كافرة كان چونا حالتي أوانا چونا كخوا حزيان لناكا حالتي أوانا چونا كخوا رقي ليانا أواني خوشياني هموي وجبه كراونو إن شاء الله تعالى لخدمة أنا باس أوانش أكين بلام لدواي أما تشي نسر شفاعاتي قورة أو شفاعات قوري كداوة كارت كاكارة الأخوة كدس بكرية محاسبة شو كدس ناكري بتكاي خوشويستي خوي دس بيدك أو إن شاء الله باس دكين لخدمتي ويا عزيزة خوي قو رحمة اللي بكا وقيبة خير من كولش من صافك خوي لتبارينوا لتنقاني لشون سختكاني قيامت بمان باريزي خود يرمتي من بدي رحمن بيبكي لشون تنغاني ككسفرياي كسناكوي يا الله خود فريا من كوي